ئارگۆمنتەکانی ئیسلامی سیاسی نەیتوانیوە قەنەعەت بە کۆمەڵگە بکە یاخود کۆمەڵگە زۆر لە پێش ئارگۆمنتەکانی ئیسلامی سیاسیەوەیە بینەرمان. مەیدانی کاری سیاسی لە کوردستان هەر لە دێر زمانەوە شوێنی ئایدۆلۆژیا و بۆچوونی ڕەوت و حیزب ئامنجۆرەکان بووە. هەر لە سەردەمی خەباتی چەکداری لە شاخەوە هەموو جۆرە پارتەکان هەر لە حزبی چەپ و گۆڕانخوازەوە تا دەگاتە پارتی ڕاست و ئاینی و جیهادی تێکۆشانیان کردووە. ئەم حیزبانە وەک بەشێک لە پێکاتەی کۆمەڵگای کوردی و ناوخۆیی و وەک درێژکراوەی هزر و ئەندێشەی دەرەکی بەردەوام ئاسی جەماوەری و کاریگەریان لە هەڵکشان و داکشاندا بووە. لەم نێوەندەدا پارتە ئیسلامیەکان لە ماوەی زیاتر لە 50 ساڵ کاری سیاسی بە هەردوو قۆناغی شاخ و شار بەردەوام ئاستی لایەنگری و پەسەندی پرۆژەکانیان لە کۆمەڵگادا دابەزیوە. هۆی چییە ئەم ڕەوت و حیزبە ئیسلامیانە نەیانتوانیەوە ببن بە کارکتەری بەهێزی گۆڕەپانی سیاسی؟ ئایا پەیوەندی بە ڕێباز و بیرکردنەوەیانەوە هەیە کە زۆر جار بەوە تۆمەتبار دەکرێن کە هاوردەن یان پەیوەستە بە نەگونجانی لەگەڵ کەش و هەوا و ڕۆح و لایەنی دەرونی کۆمەڵگای کوردیەوە؟ هەستەکەین ئیسلامی سیاسی لە دوای 50 ساڵ نیو سەدە خەبات لە کوردستانە تا ئێستا لە دەوری 4 کورسی تا 6 کورسی یاین لە 10 تا 15 دەنگدەری موسڵمانی کوردستان ئەسوورەتەوە. پێت وایە ئەمە هۆکاری ناوەچیە ئەرگۆمنتی لاوازی ئیسلامی سیاسی خۆیەتی لە کوردستان یا هۆکاری دەرەچیە؟ حەزەکەم لە پێشەچیە بەڕێزیش خێت. هۆکارەکە پێم وابێ ئەتوانین لە چەند شتێکە واسیکەن. یەکێک لەوانەوەیە کە ئەم هێزانە نانتوانیوە هێزێکی واقعبینانە بن لەگەڵ میلەتی کوردستانە. خەڵکی کوردستان ئەوە نزیکەی 5-6 ساڵە کێشەی گەورەی خەڵکی کوردستان قوتە، کێشەی خزمەتگوزاریە، کێشەی ئەوەیە کە بەهۆی نەبوونی بژێوێکی باشەوە خێزانەکان هەڵەوەشێنەوە. هەموو ئەمانە بوونەتە هۆکارێک بەڵام ئیسلامیەکان لەم ڕۆ تا ڕادێکی زۆر غیابن. بەڵام مامۆستا ئەوەش کە بۆتە هۆکاری ئەو نەبوونیە دەنگی باشینەوە. بەڵێ عەرزم کردی، ینی خەڵکی کوردستان ئەمە ڕاستێکی ئەوەیە کە هێزێکی ئەوێ هێزەکەدا کاری بێ، هێزێک بێ کە قوتی بۆ پیاکە. لەبەرەوە گرنگ نییە بەلا ئەم هێزایە هێزێکی دینیە، هێزێکی ئایدۆلۆژیان نە. بۆیەش وەکو جەناب دووتت ئەو هێزانە کە قوتی خەڵکیان بەلاوەیە ئەوان سەرش دەنگی زیاترێنن، ئەوان سەرش حکمی دەسەڵاتی وڵات دەگرنە دەست. ئەمە یەکێک لە هۆکارەکان. هۆکاری تریشەوەی بەڕاستی ناوماڵی ئیسلامیەکانی کوردستان تا ڕادێکی زۆر بەرتەوازەوە. بمبورە بەشێک لەوانەی کە ئیسلامیەکان مەسەن کۆمەڵی ئیسلامی لەم لایەنە بوو کە بعضێک کەس ناوێنن بەرەی گەل لە قەوسێکە. خۆ ئەویش بە هەمان شێودەنگی نێنا. ئاخر قسەکە لەسەر ئەوە نییە کە کێ ناوی خۆی ئەنێ بەرەی گەل، کێ ناوی خۆی ئەنێ بەرەی خزمەتگوزاری و کێ ناوی خۆی ئەنێ کە لەو بینی هەماوەتەوە. ئەمە ڕاستیە کە ئێمە بەهەستی پێ بکەین. یعنی ئەوەندەی کە من ئەڵێم فڵان حزب سەر بەوەندەی و ڕاستەقینەکە شتێکی ترێکە هەوڵاتیان هەرێمی کوردستان باشتر دەرکی پێکەن و باشتر توانن بڕای لەسەر بدەن. باسەکە ئەوەی گوتم ناوماڵی ئیسلامیەکانی کوردستان بە شێوەیەکی تر پەرتەوازەیە. تۆ سەیریکە ئەگەر لە کۆی دەنگی ئیسلامیەکان لە کوردستانە کۆکەینەوە ئەگەر سەر دوو کورسیان هەبێ من قەناعەتم وایە زیات لە دوو کورسیان بەهۆی ئەو پەرتەوازەیە فەوتاوە. یعنی لە زۆر لە شوێنەکانە دەنگیان هەبوو بەداڵم دەنگشتن نەگەشت تا ئاستی کورسی بۆیش ڕوا بۆ هێزە گەورەکان بەپێی سیستەمی سانتلێگۆ کە حکومی پرۆسی هەڵبژاردنەکە. هۆکارەکانی تر ئەوەن کە ئیسلامیەکانی کوردستان بەڕاستی لە خەڵک دوورکەوتونەتەوە. ئەمە واقعەکە ئەمە دەرکی پێکەین و ئەبێدانی پیا بنین. دوورکەوتنەوە بە مانای ئەوەی کە ئەمان هاتوون توخنی سیاسەتەکە بە شێوەیە کەوتون کە توخنە کۆمەڵایەتی و پەروەردەی و بانکوازەکان تا ڕادێکی زۆر زۆر هەمال کردووە. ئەمە دوورکەوتنەوەی لە واقعی کۆمەڵگەی کوردی. تۆ سەری مزگەوتەکان کە مزگەوتەکان لە ڕابردووە لە نەوەتەکانە شوێنێکی زۆر زۆر باش بوون بۆی کە ئیسلامیەکان تیا گەشە بکەن، تیا پەرە بە پەروەردەیەکە بدەن. بەڵام ئێستا لە کەمترین مزگەوتە مامۆسایانی بەڕێزی ئاینیش پێ و دیار بە هێزی ئیسلامیەکانەوەیە. ئەفو مامۆستا بەس تۆ پێت وانە ئەرگۆمنتی ئیسلامی سیاسی ئەو خەونانەی کە ئیسلامی سیاسی ئەیبینێت جێڕانەوەی خلافەتە مەسەلەی تطبیقی شریعەتە ئەمە خەمی ئینسانی شاریع نییە. ئەم نەیتوانێت خەمی من بێ منی هاوڵاتی نەیتوانێت خەمی منی هاوڵاتی بێ. کاکە من مشکلم لە دینانێ نوێژی خۆمەکەم کەسی شتاسە نەوێتەوە نوێژی خۆتمەکە بە ڕۆژووی کەس وچێتی بە ڕۆژوو مەبە ئەچی بۆ حەج کەس نەوێتەوە. خەڵک مشکلێ لە دینانێ، خەڵک مشکلێ لە دنیای هەیە. دەمڕاستی دین و ئارگومنتەکان لە ئەوانەی کە هەن باسییان کردن دواتە چەند سەر بابەتەکانی تریش. ئەمانە کۆمەڵێک هۆکارنەوە من دڵنیام هۆکاری تریش هەن لەگەڵ ئەمە یا ڕەنگە ئیسلامیەکان لە ڕووی مادەوە توانێت ئەویان نەبوو بێ کە هەموو شتانە هۆکارن بۆ خۆیان باسییانەکەن. لە 94 بمبورە لە 94 تا 2000 ئەوەی ئیسلامیەکان پاران بەدەستە و تەخشان و پەخشانیان نەکرد خۆوانە بفەقی ئێستاش فەقیر نین.
من ئەمانە ئەو ئارگومنتان کە بەدەست خۆیانەوە خۆیان باسییانەکەن بابەتێکی تر ئەوەیە کە من وازانم واقعی سیاسی لە ڕۆژڵاتی ناوەڕاستە بە شێوەیەکی گشتی و ئەزمموی کاری ئیسلامی لە ناوچەکە پێمانەڵێ کە ئەم فۆرمی کارکردنە بەسەرچووە ئەم مۆدلی حیزبەتیە بەسەرچووە بۆیە شەبێ بە دوای بەدیلێکی باشترا بگەڕێن بۆی کە بەدیلێک لەگەڵ واقعەکە بگونجێتەوە وایان لێ بکە کە ئەم بازە گەورەی کە ئەوان پێویستیان لە سیاسەتا بیدەن چونکە بەڕاستی مانەوە لەم دۆخەیە هەم چەقبەستوی ئیسلامیەکانی لێ خوێنێتەوە و هەمەوەی کە ئەم کۆمەڵگەی بۆچی من ئیسلامیەکان بانی نەما ئەم ئایدۆلۆژی کاک سۆران پێم خۆشە ئیسلامیەکان خوان وەڵامیان پرسیارە بکەنەوە یعنی بۆچی کۆمەڵگەی کوردی لە دوای 30 ساڵ هێشتا ئۆکەی بۆ تۆ ناکە دوای 50 ساڵ لە خەبات 30 ساڵ لە سیاست و 50 ساڵ لە خەباتی بە پەروەردەی و بانکخوازی بۆچی کۆمەڵگەی کوردی ئۆکەی بۆ تۆ ناکە ئەم پرسیارێکە بێ بەڕاستی وەڵامێکی بۆ بدەنەوە و من پێم وایە ئەو دیدگایە کە ئێستا دیدگایەکی معروفە لە کوردستانەوە دیدگایەکی نیشتیمانیە تا ڕادێکی زۆر باشتوانێ جێگا بۆ ئەو ئیسلامیانەش بکاتەوە بۆ خەڵکی تریش بکاتەوە بۆ بێتە بەدیلێک بە ئاڕاستیەوەی کە هەم ئیسلامیەکان خەڵکی کاری خۆیان بن و هەم لەگەڵیشیان بتوانن پەرە بە سیاستەکەی خۆیان باشە مامەستا پێت وانێ هەر ئەوەی کە ئیسلامیەکان خەمی نەتەوەییشیان نییە ئەوەش کاریگەریی گەورەی لێ لەسەر آخر خەمەتەوەیەکە لەگەڵ لەمە تۆ خەبێتەوە تۆ کاتێک دەی لە کۆنگرێ لە پرس کۆنفرانسێکا باسیەوەکی من خەمینەتەوەیە خۆم بەڵام لە واقعیا ئەمەت پێ ناکرێت کەواتە پرسیارەکە بەبێ ئینەمێنێتەوە یعنی قسەکە لەم ڕۆوە تۆ واقعەکە لەگەڵ ئەوەیە تا چەند دەتوانانی ئمە بکەیت یعنی بۆ نمونە ئێستا من وازان چەندین فرسەتی گەورە هەبوو ئیسلامیەکان کە بتوانن زۆر بە باش تەکانێک بە سیاسەتی خۆیان بدەن بەڵام نیان کرد یەکی لەوانەوە بوو کە ئیسلامیەکان بە ئێستاشەوە نەیانتوانیوە پێکەوە دانویانەوە بکڵێ لە بەرەیکا جیان بێت یعنی یەکگرتوویان یعنی نەکار یەکگرتویان نییە بەڵکو یەک ڕیزیەکان وەکو تەکتیکێک سەرێکترەکەن یعنی پێکەوەبوونی ماڵی ئیسلامیەکان ئەگەر چی واجبێکی شەرعیە خۆ جەناب زانیە بەپێی دەقی ئاەتی قورئان بەپێی فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام یعنی ئەمە واجبێکی سەرشانە بەڵام لای ئەمان بۆتە تەکتیکێکی سیاسی تەکتیکە سیاسیەکە ئەمەڵ بژاردنە پێکەوە بن کە هەستەکەن ئەمیان زیاترێنێ لەکتر دوورەکەونەوە ناکرێت حزب وا بکە کە ئینسانەکان بە دووریا بخلێنەوە کە لە کاتێکە ئەبێ هەموو حزبەکان و هەموو کارەکان بە دوای ئینسانە بسوڕێنەوە دەتوانێت دەرکەوتنی داعش و شکستی داعش شکستی ئیسلامی سیاسیش بوو بە جارێک ئەوەی کە زۆرترین هێرشی دڵبەر کێ بوون ئیسلامیەکان بوون یعنی لە گۆڤارەکانی داعشیشا فتوای کوشتنی ئیسلامیەکان فتوای ڕادی مرتدی ئیسلامیەکان زۆر لە خەتیبی ئیسلامیەکان لە لای داعش خوتمان لێ ئەدرا آخر بە بەشێکی با من بۆ دڕنکەمەوە بەشێکی ئەوان بۆ نمونە لە گۆڤارەکەی داعشا کە دابقا گۆڤارێکی ئەلکترۆنی زۆر بەهێز بوو فتوای زۆر گەورەی لەسەر ئیسلامیەکان درا بە تاغوت ناوی هێندان بە مرتد ناوی هێندان بەڵام ئەمان نەیانتوانین لە ئاستی پێویستە وەڵامی ئەمە بدەن ناتوانین لە ئاستی پێویستە بەدیلە بەهێزەکە بڵاوکەنەوە ئەگەر چی کۆمەڵێک کتێب بڵاوکرانەوە کۆمەڵێک وتار بڵاوکرانەوە بەڵام ئێستاش نەمان بینی کە ئیسلامیەکان بە شێوەیەکی فراوانتر ئەوەی کە دانیشتوانی هەرێمی کوردستان چاوەڕێیانە کرد بۆ شێوەی بڵاو بکەن ئەگەر چی منەوەی ئەوش بڵێم ئەگەر ئیسلامیەکانی کوردستان نەبوونایە ڕەنگە ژمارەی ئەو هێزە ئەو گەنجانێک کە زیاد لە 600 گەنج پەیوەندیان کرد بە داعش و زۆر بیان کوژران ڕەنگە زیاتر بووایە. جیاوازی نێوانکاری حیزبە ئیسلامی و ئەلمانیەکان لە چیدایە؟ ئەو فۆرمی کارکردنی حیزبە ئیسلامیەکان لەسەری دەڕۆن تا چەند لەگەڵ پەیامەکان و ڕۆحی سەردەمدا دەگونجێت؟ ئایا تێکەڵکردنی کاری بانکخوازی و کۆمەڵایەتی لەگەڵ کاری سیاسی سوودی پێگەیاندون یان بۆتە هۆکاری پەراوێزبوونیان لە کۆمەلگادا؟ ئەی گوشاری حیزبەکانی دەسەڵات لەسەریان چۆن بووە؟ ئیسلامیەکانی کوردستان دوای 50 ساڵ لە بوون و خەباتی پەروەردەیی و سیاسی سیرەکەین بەرهەمێکی متەواضع ئەو کەم چ لە ڕووی کۆمەڵایەتی و چ لە ڕووی سیاسیەوە بینین هۆکاری ئەمە بۆ چیە جێڕێتەوە بەڕێز؟ ئەوان لەسەر دوو تەوەر هەوڵیان داوا کاری خۆیان بکەن لە سەرەتادا کاری خۆیان لەسەر ئەو ئاستە کردووەکو بزوتنەوەیەکی بانکخوازی کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگەدا کار بکەن هەڵبەتە تەواوی تیاری ئیسلامی لەوە کار ووە کۆڵی ئەندێشەی خۆی وەرەگرێت کە بڕوای بەوەی ئیسلام لەسەر شانۆی ژیان لا چووە پێویستە بەوەی پێویستە جارێک ئیسلام گێڕێتەوە بۆ سەر شانۆی ژیان چەند ڕاستیانێ ئەمە ئایدۆلۆژیایەکە ئەو شەرعیەتی خۆی لەو وەرەگرێت لەبەرەوە لەسەر ئەم بنەما فکریەوانێ ئەویە لەسەر دوو ئاست ئیشی کردو ئاستێک کە کارکردنە لە ناو کۆمەڵگەدا وەکو بانکخوازێک و کاری داعاوی و بنیادێکی کۆمەڵایەتی بۆ خۆی دروست کردو و ئەساسێکی بۆ خۆی داناوە دووەمین کاریان بۆ گەیشتن بەو ئامانجە و بەو بیرروڕایی کە بڕوای پێێتی بریتە لە کاری سیاسی کارکردن لە چوارچێوەی شکلێکی سیاسیە ئیسلامیەکانی کوردستان هەردوو بوارەکە کاریان تیا کردووە بە فعلی بەڵام ئەوەی کە ئەیبینین دوای زەمانێکی زۆر
ئەنجامێکی ئەو تۆی نەبووە ئەمە پرسیارێکی گرنگە کە ڕەنگە خودی ئیسلامیەکانیش هێشتا بێوەڵامن لە ئاستیا خودی ئیسلامەکان حزبەکانی تر تاوانبارەکەن و مؤامەراتی خارجی و تەزویرات لە انتخاباتە ینی ئەمانە تۆ بڵێ شتێکی وا بن کە وەڵام گوی ئەو شکستە بن ڕەنگە ئەمانە بیانوو بن ئەمانە بە بڕوای من پاساوی لاوازن بۆ دەرکەوتنی ئەو پاشەکشەیەکی ئیسلامیەکان بە خۆیانەوە بینیوەیان ئەو ئەگەر پاشەک شەش نەبێ بەلایکەم و وەستانە لە شوێنی خۆیانە بنمونەوەی تۆ وەستانیش پاشەکشەیە بە دیوەکە ئەوەی جەنابە دامازوو پێدا بە ئێمە لەسەر دواهەمین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق بە نمونە بوەستین مەسەلەی تەزویر ئیسلامیەکان زۆر داگۆکی لەسەرواکەن کە تەزویر کراوە لە انتخاباتە باشە ئەگەر ئەم گریمانەیەمان قبول کرد کە تەزویر کراوە بە دیوێکی ترە ئەگەر تەزویر نەکرایە لە باشترین حاڵەتە ئیسلامیەکان چەند کورسیان هێنا لە پەرلەمانە لە باشترین حاڵەتە ئەگەر زۆریشمادانابێ یەکگرتووی ئیسلامی وا 6 کورسی هێنا کۆمەڵ ئیسلامی 4 کورسی هێنا کەی کردە 10 کورسی ئەمە لە باشترین حاڵەتە ئایا 10 کورسی دوای 50 ساڵ کارکردن ژمارەیەکی قورسە لە هاوکێشە سیاسیەکانە بۆ پەرلەمانی عراق لە کاتێکە بە نمونە لیستمان هەیە لە عێراق زیاتر لە 50 کورسی هێنا و هێشتا ناتوانێت بە تەنیا ببێتە ژمارەیەکی قورس لە عێراق ئیسلامیەکان هەر لە کوردستانە بەرەو داکشانیان لە جیهانی ئیسلامیە ئەو ئەرگۆمنتەی ئیسلامی سیاسی لەسەر دامەزرێنراوە هەر لە سەرتاوە خۆی لە شکستایە داکەوتن یا سەرکەوتنی ڕوتی ئیسلامی لە جیهانە ئێستا کەوتوتە سەر ئەو فۆرمەی کارکردن یان ئەو ئامانجەی کە ڕوتی ئیسلامیەکە خۆی کاری بۆکە بە نمونە لە تونسا لە دواهەمین هەڵبژاردنە ئیسلامیەکان هەڵبژاردننی شارەوانەکان جارێکتر سەرکەوتنیان بەدەستێنا بەڵام ئەو فۆرمی ئیشکردنی ئیسلامیەکانی تونس کە حیزبی نازەیە زۆر جیاوازە لەوەی کە ئەو داوای زیندوکردنەوەی خلافەت ناکە داوای تەطبیقی شریعەت ناکە داوای خۆی وەکو حیزبێکی ئیسلامی ناناسێنێت ئەو فۆرمەی تێپەڕاندنیە کەواتە ئەو فۆرمەی حیزبایەتی کردن یا ئەو فۆرمەی کارکردنی ئیسلامیەکانە پێمان ئەڵێ ئایا شکستی هێناوە یان نەیهێناوە بە بڕوای من ئەم فۆرمە تەقلیدیەکی ئێستا لە کوردستانە باوێتی فۆرمێکە نەتیجەکەی شکستە دوو ڕوتمان هەیە لە کوردستان ڕوتێکیان لە ئەوڵەوە لە ڕوتێکی جیهادی و چەکەوە هاتووە و تاکو ئێستاش ڕوتێکی سەلەفی ئامێزە لەلایەک وەکو خۆی تعریف خۆیەکان لە بەرەی گەلە دژی توغات دژی دەسەڵاتی حکوومەتی هەرێم کە با بڵێن کۆمەڵی ئیسلامیە ڕوتی دووەم کە ڕوتی یەکگرتووە ڕوتێکی بەحساب میانڕەوە خۆی بە مەدەنی ئەزانێ و پشتیوانیشی تەنانەت لە ڕێفراندۆمیش کردووە ئاگادارین و تاوانبارە کرێ ئەگەر ئەو ڕاست بێت تاوانە کە پشتیوانەی دەسەڵاتەکە بەڵام لەم ئینتیخاباتە ئەمە هەردوو ڕەوتەکەمان بینی بەیەکەوە داکەوتون ئیسلامیەکان ئەزمموی بەشداریکردن لە حکومەتیان کرد هەیە ئەزمموی ئۆپۆزیسیۆن بوونیان هەیە ئەزمموی بەشداریکردن لە پرۆسەیەکی نیشتیمانیان هەیە ئەزمموی دژایەتیکردنی گەندەڵیان هەیە کە ئەو خیتابیان بەرز کردەوە بەڵام نەتیجەکەی لە هەموو حاڵەتەکانە نەتیجەکەی ئەوە بۆ نایانتوانیوە متمانەیەکی جەماوەری بەدەست بێن لەسەر ئاستی سیاسی ببن جێگەی چییە بۆ ئەمە کەواتە ئەمە بێ ڕامان بگرێت لە ئاستەوەیە بە بڕوای من سادەترین جواب سادەترین وەڵام ئەوەیە کە ئەم فۆرمەی کارکردن بۆ کوردستان نەشیاوە کە ئێستا ئیسلامیەکان چ بە یەکگرتو چ بە کۆمەڵ ئیسلامی ئەم سوتنەوەی ئیسلامی کاری تێکەن کاری پێەکەن فۆرمێکی نەشیاوە و توانای ئەوەی نییە لە ناو کۆمەڵگەی کوردی ئینسانی کوردی لەگەڵ ئەو معنە سەلەفیە سیاسیە بۆ ئیسلام ناخوات بە بڕوای من سایکۆلۆژیای تاکی کوردی لەگەڵ ئەم فۆرمە لە دینداریە تا ڕادەیەک تەبانیە لەبەرەوە ئەبێت ئیسلامیەکان گۆڕانکاریەکی ڕیشەیی لە فۆرمی تێڕوانینیان بۆ دین لە پێت وایە ئیسلامەکان ئەبێ واز لە سیاست بێن ناواز لە دین بێن پێم وان نییە حیزبێکی سیاسی بتوانێت واز لە سیاست بێنێ ئەو خۆی ناوە حیزبی سیاسی کەواتە بێ واز لە دین بێنە بۆ ئیسراحەتی خۆی بکە من پێم وایە ئیسلامەکان دینیان هیلاک کردویانی خەڵکی متەدەینیشان بخوانەوە هیلاک کردو بە بڕوای من ئەکرێت تەصنیفی ئیسلامیەکان بکەین لە فۆرمی جیاوازە بۆی چی بکەن بە بڕوای من بە نمونە هێزێکی وەکو یەکگرتووی ئیسلامی لە سەرەتاو ئەم وەکو هێزێکی ئیسلاحی کۆمەڵایەتی داعاوی هاتوتە ناو ساحەکەوانێ بە بڕوای من یەکگرتوو ئەگەر بگەڕێتەوە سەر ئەو فۆرمە لە کار و خەباتی خۆی دوورکێتەوە لە کاری سیاسی ئەوەیان باشترە و سەرقاڵی کاری پەروەردەی و مؤسساتی مەدەنی و گەشەپێدان بێت لەو بارەیە خزمەتی کۆمەڵگا بکە بە بڕوای من دەست بەرداری کاری سیاسی بێت
عفوا مامۆستا تۆ بتێونێتە ئەمانە ئینسانن ئینسان طموحی ئەمانەی کە ئێستا لە ناو یەک گرتووان هەمووی طموحی سیاسیانەیە طموحی پەرلەمانیانەیە وەزارەتیانەیە وا بار هاتوون کە ئەبێ ئەمان لە ناو سیاسەتا بن مەحاڵە یەک گرتوو وەکو حیزب کۆمەڵ وەکو حیزب بتوانێت واز لە سیاست بێنێ لەوانەیە بتوانێت واز لە دین بێنێ بەو معنایی کە ئێمە مەبەستمانە ئەگەر نتوانن واز لە سیاست بێنێت بەو شێوەی کە من بڕوان پێێتی و پێشنیار دەکەم ئەوە تا ئێستا لە پەراوێزا بوون لە ساڵانی داهاتووە پەراوێزتر ئەخرێن لە ناوکایە سیاسیەکانە لەبەرەوەی ناتوان لەگەڵ گۆڕانکاری سیاسیەکانە هەنگاو بنێن بۆ ئەم سەردەما حیزبی ئایدۆلۆژی ئەکەوێتە پەراوێز و جێگەیەکی نەماوەتەوە لە ناو بنیادی کۆمەڵگەی کوردیە. وەک ئاشکرایە حیزبە ئیسلامیەکان لە نەوەدەکانی سەدەی ڕابردووی ژیانی سیاسی کوردستاندا کاریگەریەکی زۆریان لەسەر ڕەهەندی کۆمەڵایەتی کۆمەلگا هەبوو توانی بوویان ڕوانگە و تێڕوانینی خۆیان بەسەر بەشێک لە کۆمەلگادا بسەپێنن. پرسیارەوەیە ئەم ڕوانگەیە داهێنانی پارتە ئیسلامیەکان بوو یان خودی کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی ئاینی میانڕەوە کە دین وەک بەشێک لە کۆڵگەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان سیر دەکرێت. ئاستی کۆمەڵایەتیات توانراوە ئەو مەفهومەی ئەوان بۆ ئیسلام بڵاو بێتەوە تۆ پێتوانێ ئەمە جۆرێک لە گشتاندنە بەو شێوەیە بۆ نمونە کۆمەڵگەی کوردەواری دین بەو شێوەیە تێگا کە زیاتر سۆفیەک تێگا یا دین بەو شێوەیە تێگا کە بریتە لە نوێژ و لە ڕۆژ و لە چاکە و لە کاتێک کە ئەرگۆمنتی ئیسلامی سیاسی ئەوان نییە باس لە سیاستەوە باس لە خلافەتە باس لە ئەسڵ باس لە جیهادە باس لە زۆر شتی ترە کۆمەڵگەی ئەمە من دوو خاڵی بۆ باسکەم خاڵێکیان شمولیت لە لای ئیسلامی سیاسی بابەتێکە یەکلا بۆتەوە ئیسلام دینێکی شمولیە ئەم جۆرە بیر و بیرکردنەوە لەناو ئیسلامە لەناو پێش ئیسلامی سیاسی لە هەرێمی کوردستانە لەناو مسلمانی کوردە ئەم جۆرە شمولیتە بۆ دین نەڕوانە با من بچمە خاڵەکەی تر خاڵێکی دیکە ئیسلام دین و دەوڵەتە لە پێش بوونی حرکاتی ئیسلامی لە کوردستانە مەفهومێک نەبووە بە ناوی ئیسلام دین و دەوڵەتە ئێستا لەناو پارتیەکانە کە نوێژ و ڕۆژوەگرن و ملتەزمن بە ئیسلامە لە ناو یەکێتیەکانە لە ناو گۆڕانەکانە پێی بڵێ ئیسلام دین و دەوڵەتە قەناعەتی قوڵی بەوە هەیە کە ئەمە ئەرگومنتە یەکلا بۆ تو ئیسلام دین و دەوڵەتە بەڵام ئایا بڕوای پێ هەیە یان بڕوای پێ نییە ئایا زەرورەتە ئێستا ئیسلام دین و دەوڵەت بێت لە کوردستانە یان نا ئەو مەفهومەی ئیسلامیی کە ئیسلامی سیاسی بۆ نمونە لە حەسەن بەناوەڵە ئیسلام دین و دەوڵە هاتوۆتە ناومانەوە ئێستا لە ناو ئیسلامی کوردستاندا مسلمانەکانی کوردستانە بۆتە مۆدێلێکی بەتاویکەم بۆتە مۆدێلێکی ستاندارد بەڵام ئیسلامە کوردەواریەکەی کە شێڕابوو بە تەسەوف و بە نەقشی و قادری ئێستا بۆتە پەراوێز لە هەرێمی کوردستانە هەر تۆ سێری جاران کە لە هەرێمی کوردستانە ئەگەر بەلای ماڵە شێخێکا بڕۆشیتایە ئەگەر بەلای قەبرستانێکا بڕۆیشتا شێخێکی ناوداری تیا بوو بە پەڕۆ و پاڵ مۆدێلەکەی بە دووری بە ئاسانی زانی چەند تەقدیس کراوە بەڵام ئێستا مۆدێلانە لە هەرێمی کوردستانە بۆیە لە ئاستی کۆمەڵایەتی ئیسلامی سیاسی توانیوانە مۆدێلی ئیسلامی خۆیان بەستا دەرکەنە بەڵام لە ئاستی کۆمەڵایەتیە مۆدێلی تێگەشتنی ئیسلام لە ناو ئیسلامیەکانەوە ڕێکهاتوۆتە ناو مجتەمەعی کوردیەوە ئەی باشە بۆ ئەوانە دەنگ نایان بەمان کەواتە لەبەرەوەی لە ئاسە سیاسەکە تاکو ئەم لەحزەیە خاڵێک کەی زەرور لە ئاسە سیاسەکە تاکو ئەم لەحزەیە ئیسلامیەکانی کوردستان مۆدێلێکی دیکەیان لە سیاستکردن نەهێناوەتە ناو ئەو سیاسەتەی کە ئەحزابەکانی دیکە لە هەرێمی کوردستانە کردویانە وەک یەکێتی وەکو پارتی تەنانە وەکو گۆڕان لە کاتێکە کە لە دەسەڵات بوون هیچ وەختێک ئیسلامیە کە بۆ نمونە وەزارەتێکی بەدەستەوە بووە لەم وەزارەتە مۆدێلێکی دیکەی دروست نەکردووە لەو مۆدێلی کە ئەو پێی وایە تاگەکانی ئەو دەستپاکن دوور لە گەندەڵین و عادلن و تاکۆتایی بە پێچانەوە لە هەر یەک لەو دام و دەستگانە یەک و لەوە بەڕێوەبراتیانی کە هەیان بووە تەنانەت لەو وەزارەتانی کە بەدەستیانەوە بووە هەرێک لەمانە هەمان مۆدێلی پارتی هەمان مۆدێلی یەکێتیان دووبارە کردوەوە لە قۆناغێکی شاکە زەرورە ئیسلامیەکان ببن بە معارەزە باسی 2009 بەرەو پێشەکەم ئیسلامیەکان جورئەتی سیاسیان نییە جارێکی دیکە مۆدێلێکی دیکە لە سیاستکردن لە دەروی پارتیۆکێتی دروستکەن و ببن بە معارەزێکی بەهێز بە پێچوانەوە کاتە معارەزێکی دیکە لە یەکێتی بۆ نمونە لە هەناوی یەکێتیەوە دێتە دەرەوە خەڵکی دیکەی زۆر پێوە دەگرسێت لە دەروی یەکێتیش کە گۆڕانە اینجا ئیسلامیەکان تێدەگەن لەوەی کە لە ڕابردووە دەبایە معارەزێکی بەهێز بوون نەتیجە لە ئاسە سیاسەکەشە شوێن بۆ نمونە بزنەوەیکی وە گۆڕانەکەن خۆیان فعلی سیاسیانی ئەخر تۆ باسی ئەوەت کرد مەسەن لە ناوەندی پارتی یا یەکێتی یا گۆڕان ئەخر ئەم ناوەندانە ناوەندی ڕۆشنبیرین
بەڵام لە ناوەندی کۆمەڵایەتی ئەو کۆمەڵایەتی کە بڵێن نەخوێندەوارە کەسانی گشت ئامن خەڵکانی گشتی پێم وانێ ئەو تۆ پێت وایە ئەو باوەڕی ئەوانش بە هەمان ئەم ستاندارد دەبێت کە بەڕێزت باسی کرد یا هەر ئەو چینە ڕۆشنبیرە یا ئەو چینە ناوەندێ ڕۆشنبیری کە لە ناو سیاست و سەقافەتە ئەجوڵێتەوە لە ڕاستیە لە ئاستی کۆمەڵایەتیە لە ئاستی خێزانەکانیشە تەنانەت لە ئاستی تاکی خێزانەکانیشە ئەم مۆدلە لە ئیسلام هاتوۆتە ناو خەڵکەوە ئیسلامی سیاسی و ئەو مۆدلەی لە ئیسلامی کوردەواری کە لە بینی دوو قەوسا بەکاردێنە پاشەکشی گەورەی کردووە لە بەردەم ئیسلامی سیاسیە من نمونەیەکت بۆ بێنمەوە لە هەشتاکانە ئەو ماڵانی کە گەنجێکی دەبوو بە ئیسلامی ئەم منداڵە کە ئەچوە ماڵەوەکو قومبەلێک دەتەقیەوە چونکە لەگەڵ نوێژی باوکیە لەگەڵ ڕۆژی باوکیە لەگەڵ تاعەتی باوکیە تەنانەت لەگەڵ کاسبی و پارەپەیەکردنی باوکیە دەیدا بەیەکە ئەم دانە بەیەکە هەمیشە لەبەر ئەوەی ئەو گەنجت کەم بوو و لە ناو مجتەمەعی کوردیشتە بڵاو نەبوو بوو وەکو دەخیلێک وەکو بێگانەیەک سیر دەکرات تەنانەت جاری وایە دایک و باوک زیاتر خۆیان بە مۆدلێکی پاکتری موسڵمان دادەنان لە گەنجەکان پێیان وا بوو گەنجەکەی خۆیان سەری لێشێەوە بەڵام لە ئێستادا مۆدلەکە تەواو پێچوانە بۆ تۆ لە هەموو خێزانەکانی ئەمەدا تۆ سەری مۆدلی ئیسلامی سیاسی لە هەرێمی کوردستانە کۆی کایەکانی کایە کۆمەڵاتیەکان بە دینی ئەکات ئەچی بۆ وەرزش دینیە ئەچی بۆ بازارکردن لە ناحەی کۆمەڵایەتی و ئیسلامەکان ئەتوانن کار بکەن بەس لە ناحەی سیاسیەوە شکستیان هێناوە بێگومان لە ئاستی ئیسلامی کۆمەڵایەتی لە ئێستادا لە هەرێمی کوردستانە پێم وادە بێ ئیسلامی سیاسی توانیوتی دەستی بەسەرا بگرێت بەڵام لە ئاستە سیاسیەکە شکستی گەورە هێناوە من لە 2010 وا بزانم شتێکم نووسی لە لڤینە لەسەر پۆست ئیسلامیزم ئەو کاتە تەوەقعی ئەوم کردبوو کە ئیسلامی سیاسی بەرەو داکشانە بەڵام ئیسلام بە مەفهومە کۆمەڵایەتەکەی بەرەو هەڵکشانە پێت وانێ ئیسلامە کۆمەڵایەتەکەی عیلاقی بەسەر حیزبەکانەوە نییە مەوعیزەیە ئەو مامۆستانن کە قساکەن ئەنتەرنێتە ڕاستەوخۆ وابەستێکی توندیانەیە بە ئیسلامی سیاسی و لە ڕاستی ئەو بژانەوە دینی کە لە ناو مجتەمەعی ئێمە وجودیە نەک لە مجتەمەعی ئێمە لە کۆی مجتەمەعی ئیسلامیە وجودی هەیە هۆکار زۆرە بوو بەرزبوونەوە جارێک تر هەڵکشانەوەی خیتابی دینی لە ناو مجتەمەعی ئیسلامیدا یەکێک لەوانە شکستی هێزە لیبراڵ و شوێعی و هەروە مەدەنیەکانە لەم وڵاتانەیە کە نەیانتوانێت مۆدێلێکی معقول و هەروە شەفاف و ڕوون دروستکەن لە نەتیجای خەڵک گەڕاونەتەوە بۆ هێزە سیاسیە بۆ هێزە دینی و بۆ دین وەکو دەرچەیەک و هەروەها شکستی ئەو ئیسلامەی کە جاران لەگەڵ تەسەوفا تێکەڵ بوو نەیدەتوانی وەڵامی پرسیارە تازەکانی سەردەم بداتەوە بۆیە بەردەوام بە تەواوەتی تێکەڵ جۆرێک لە خورافیاتی خەتەر بوو لە نەتیجای ئیسلامی سیاسی دێت و ڕاستەخۆ واقعیترە مۆدلی ئەو ئیسلامە کۆنە تێپەڕێنێت و جارێک دیکە خۆی دروستەکات ڕخسەتم بە سەلەفیەت بەچووی وەڵامگۆی پرسیارەکانی ئینسانی سەردەمە تاکو ئەبینین ئەویش گەشەی باشەکە لە کاتێکە سەلەفیەت گەڕانەوە بەراو قوڕاوی جاهیلیت تاکی مسلمانە سەر لە جۆرێک لە عەبەسیەتە ئاژی لە ڕاستیە سەلەفیەت بۆ خۆی بەشێکە لە عەبەسیەتی کە تاکی مسلمانی تێکەوتووە و ئیسلامی سیاسیش خۆی بەشێکی دیکەی لەو عەبەسیەتی کە تێکەوتووە بۆیە گەڕانەوە بۆ ئەم عەبەسیەتە ئەم عەبەسیەتە ئیسلامیە لە نەبوونی دەرچەیەکی ڕوونەوەیە کە جارێکی دیکە خەڵک بۆی دەگەڕێتەوە جارێکی دیکە ئەوەندەی تر خۆی دەکات بۆ لیتاوی کە تۆ باسی کرد نەبوونی استراتیژێکی ڕوون لە کاری سیاسی وای لە حیزبە ئیسلامیەکان کردووە ڕۆژ لە دوای ڕۆژ ئاست و پێگەی جەماوەریان دابەزێت ئەوە جگەلەوەی دەمێک لە ئۆپۆزیسیۆن بوون و سەردەمێک لە دەسەڵاتدابووندا وای کردووە سەحری پەیامەکان و بەرنامەکانیان کاڵ بێتەوە و خەڵک وەک بەدیری دەسەڵاتی سیاسی سەیریان نەکات ئەوە جگەلەوەی کە لەسەر ئاستی جیهانیشدا ڕۆژەی ئیسلامگەرایی لەسەر ئاستی سیاسی بەردەوام بەرەو لاوازی دەچێت